هیچ ڕێگایەکمان نەما ئێمە پردەکەی تاالبانە کە پردی شەید مامەڕیشە منشورە بەڵام تقریبان 4 ساڵە ئەم پردە بە سەقەتی دروست کراوە و هەر ئەڕوخێ و هەر چاکەکەینەوە لە حیسابی شەهید و ئەنفال چاکەکەینەوە ئیدارەی چەمچەماڵ ڕاستە ینی ناڵێن ئین بۆ بەڵام هیچ ئامێرێکیان نەبووە وەکو بەر ڕێگاوبانی چەمچەماڵ ئەوان یەک شۆفڵیان ماوە شۆفڵیان نییە هیچ شتێکیان نییە بەڵام داوا لە خێرخوازان داوا لە ئیدارەی تازەی چەمچەماڵ کاک ئاسۆ دەکەین کە قایمقامی تازە هاتووە و ئەڵێ من خزمەتەکەم کاک ئاسۆگیان منیش لێرەوە پێ دەڵێم هاتووی خزمەتەکەی یەکەم جار ئێمە ئەم پردە زیاتر لە 7 لەسرە ئەبێ ئەوەڵ پرۆژەت ئەم پردە بێ چاکی کەیتەوە کە پردی شەید مامەڕیشەیە ئێوە هەموو کاتێک لە بەرنامەکانتان ئاڵێن شەید مامەڕیشە فەرموو ئەوە عەرز و ئەوە گەز دوای ئەوجا پردی قرخ محەبارام ژاڵا مەملەحا قەیتول هەتا ئەچێتە منتیقەی زەنگنە هەمووی ڕووخاوە ئەمانە چەندین ساڵە ئەڕوخێ و چاکەکرێتەوە لە حیسابی خێرخوازە ئێمە هیچ شتێکمان نەماوە خاوەن شەهید ئەنفال یعنی هەموو شەهید و ئەنفال هین ئەم سنوورەیە قوربانی هین ئەم سنوورەیە ئێمە تا ئێستاکە هیچ شتێکمان بۆ نەکراوە بە تایبەت من گوندەکەی خۆمەڵێم تا ئێستا کارەبای ڕووناکەرەوەمان نییە داواکاری نەبەڕێستان زووتر بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەم پردە چاکەنەوە و ڕێگای تاالبان چنگنی وەستاغر قەدع بووە نەخۆشمان هەیە 10 ڕۆژە کەوتووە لە دیەکەیە وەڵاهی کەس نەیتوانێت بڕوا بێنێتەوە ئایا ئێمە چی بکەین چارەسەرمان چیە ئەگەر حەزەکەن دیەکانمان چۆڵکەین فەرمووی عازمان بدەنێ با چۆڵیکەین و یەک کەرە خۆماڵاوایی بکەین یان فەرموو ورن بۆمان چاکەنەوە و پارەیەکی زۆر هاتووە ئەگەر هەریش نابێت لەو پارە خێرخوازیە کاکە وەکو کەناڵەکان هەمووی داوا لە هەمووتانەکەم ئەم پەیامە ئێمە بگەێنن بە لایەنی بەرپرس بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن حکوومەتی خزمەت گوزاریە فەرموو ئەوە عەرز و ئەوە گەز ئەوە پردەکەمانە بیبینن بە چای خۆتان هەمویان ڕاگەن دەستخۆشیتان یەکەم